ئەم دووبازە دیمەنێکی جیاواز و جوانتریان بە کۆڵانەکە بەخشیوە. 4 ساڵە بێ دانەیەکیانەوە شتا تقریبا 4 مانگەیە ناومە نێرومێن هێلانش بۆیان کردووە لەسەر دارەکە. بینەرانی پایتەخت میدیا ئەمە خانووی کاگارازە کە لە نێوم کۆڵانەیە زۆر بە شێوەیەکی جوان ڕازانێتەوە بە چاندنی دار. ساڵتان لەبێ بینەرانی پایتەخت میدیا هاتوومەتە نێو کۆڵانی یەکێک لە گەڕەکەەکانی شاری کەرکووک کە گەڕەکی ئەڵماسە. جیاوازترین کۆڵانی شاری کەرکووکە بەهۆی ئەوەی کە چەندین داری جیاواز لەنێو ئەم کۆڵانە چێنراوە و کۆڵانەکەی بە تەواوی داپۆشیوە. ئەوەی کە جێی سەرنجە بە هاوینان ئەم کۆڵانە زۆر بە کەمی خۆلی دەدات هاوکات جیاوازی نرخی ئەم خانوانەی کە لە نێو ئەم کۆڵانەدان زۆر جیاوازە لە کۆڵانەکانی تر بەهۆی ئەوەی کە ڕێژەی سەوزایی زۆر زیاترە لە کۆڵانەکانی تر. دەمەوێت گفتوگۆ لەگەڵ کاک ئاراس حەمید بکەم خاوەنی یەکێک لە ماڵەکانی ئەم کۆڵانە کە بۆ خۆی لە ماوەکانی ڕابردوودا ئەم دارانەی چاندوو لە نێوم کۆڵانە کاک ئاراس سڵاو دەبێت. خێرن دەبینەوە خەریکی ئاودانی دارەکانی دووبوورە. باشن زۆر سپاس. پێم بڵێت کاک ئاراس چۆن بوو بیرۆکەیەوەت بۆ هات کە بەم شێوەیەم کۆڵانە بڕازێنیت تۆ بە شێوەیەکی تایبەت و جوان. ئەمە ئەم بیرۆکەیە لە 2010 دەستمان پێ کرد هەموو ئەڵماسمەتەکەم تقریبان کرد بەڵام خۆ زای لە 16 ئۆکتۆبر هەنچیان بڕێەوە بەڵام خۆشبەختانە باشە ئەم دارە شانسمان لێ هەبوو ئێمە تەجروبەمان زۆرە لەگەر داری ئەلڤیزیا ئەتوان بڵێم یەکەم کەس ئێمە لە کەرکووکچانمان حەزشەکەم هەموو کۆڵانێک وەکەمەی لێبێت خۆشم بەردەوام یارمەتیە دەم یانی 500 دارم لە ماڵەوە چاند تقریبان هەمومان تەوزیع کرد 500 دار. بەڵێ پێم بڵێ کاک ئاراس جیاوازی نرخی ئەم خانوانە لە نێم کۆڵانە لەگەڵ کۆڵانەکانی ئەم گەڕەکە جیاوازی هەیە. ڕۆژانە زیاتر خەڵک حەزی بە منزەرەکەیەتی دێ ڕسمەگرێ بکوزاوا دێ ئەنی زیاتر حەزیان بۆیە ئەم سەوزایە بینێن گەنج دێتر زۆر زانی تەلە بەدێ زۆر بەدڵیانە بەڕاست. خانووەکەی خۆت زۆر بە جوانی ڕازانوتەوە. بینەرانی پایتەخت میدیا ئەمە خانووی کاک ئاراسە کە لە نێوم کۆڵانەیە زۆر بە شێوەیەکی جوان ڕازانێتەوە بە چاندنی دار. کاک ئاراس و باس لەوە کرد پێشەوەی کام گفتوگۆیە بکەین وتت بکوزاواش دێن لێرە وێنە دەگرن. زۆر جار دێن زۆر جار ینی ڕسمەگرن خۆیان بە جەماعی دێن یان بە تاک دێن ئیتر ئەوانەی وا لەم بابەتەوە بڵین حەزیان بە ڕسمی جوان دەرچێ ینی هەموو خەڵکە خۆیان نەزانن کە دێن ڕۆژانە 3-4 وەز بدێ خەڵک ڕسمەگرێ. باشە کاک ئاراس پێم بڵێت ئەو ماڵانەی کە لە نێوەم گەڕەکەن تا چەند حەز و خولیان لەگەڵ ئەم جەوە تایبەتە هەیە بەم دارانەی کام کۆڵانەی لە هەموو کۆڵانێ خۆ سەرگی لە ناو ئەم 15-20 ماڵە خوددانی دوانیان هەرە بێت بێزەوق بێ و حەزی بە ژینگە پارێز نەبێ وایە ئێترە وش سەرەکەی هەیە هەر خۆی تەبیعەتەکەی وایە سەرەکەی بایی یەک چل دەفتەر خانێکی تەکلیفی گرۆ بەڵام ئامادە نییە دارێ بە 10,000 کالێ ئەمە پیسی فڕەدا و ئەم مەهان بیان و دۆزێتەوە بەڵام خۆی وانە لە ئەساسەوە ئیترەمانە خۆیان نەخۆشی نەفسییان هەیە و حەزیان بە کۆمەلگانی و حەزیان تێکەڵی کۆمەلگان نابن و حەزیان بە سەوزانی حەزیان بە ژینگنیە تەنها حەزیان بە خۆشیان نییە. ئەوەی کە دیمەنێکی جیاوازتر کە لە نێوم کۆڵانەیە زیاتر خەڵک دێت سەیری ئەم کۆڵانە دەکات سەرڕاوی کە بە شێوەیەکی جوان ڕازێنراوەتەوە هاوکات دوو بازیش لە نێو ئەم کۆڵانە لەسەر ئەم دەرگایە دانراون یاخود لێرانە ئەم دوو بازە دیمەنێکی جیاواز و جوانتریان بە کۆڵانەکە بەخشی. 4 ساڵە بێ دانەیەکیانەوە شتا تقریبا 4 مانگەیە ناومە نێرومێن هێلانش بۆیان کردووە لەسەر دارەکە ئەگەر شانی بدەی دوایی شتێ ینی تایبەتەوت مەگەر بێ ڕێکەوێت ئەمە بمانەوە لێرە پێم ینی بە دڵم بوو. ڕاگررتنی ببوورە ڕاگررتنیان بازانە قورس نییە مەسەلەن خزمەتکردن یان چیان پێدەوێت تەوان گۆشتێوێ مایترە بێ مش کوشتی بۆ کڕم مەسەن کۆترە جار بەجاری تر هەر کاتێکین بێ وەزبێشیان ڕۆژان دەبێ وەزبێ خواردنیان بدەمێ. دەست خۆش ئەوەی کە باسم کرد لەگەڵ کاک ئاراس حەمید کە یەکێکە لە ژینگە دۆستەکانی شاری کەرکووک کە لە ماوەکانی ڕابردوودا کاک ئاراس لە چەندین گەڕێکی شاری کەرکووک داری چاندووە بۆ خۆشی کە ماڵی لە نێوم کۆڵانەیە تەواوی کۆڵانەکەی بە چاندنی دار سەوز پۆش کردووە وەکو ئەوەی کە
دیارە دوو بازشی لەنێ کۆڵانەکە داناوە کە هاوڵاتیان دێن لێرە وێنیان لەگەڵ دەگرن و دیمەنێکی تەواو جیاوازی بە کۆڵانەکە بەخشیوە.